سروکوتی پارلمان کردستانی پنگاوین خوجبو کارکرنا پارلمان آویتن و دگل سروک 7 فراکسیون پارلمانی جویا د داخویانیا وی جوین دا هاتیه جبو کارکرنا پارلمان ی درجی به کمبون خوبدن اف جوین لنویسینگه ها پارلمان و لباجار سلیمانی هات لدار خستن و سروک پارلمان یوسف محمد سکرتر پارلمان فخرالدین قادر و هر وسا سروک فراکسیون گوران یکتی یگرتو کمل بزودنوی اسلامی آزادی و رافدین برحف ببون و هر همیان خدان 62 کرسی پارلمانی نه سروک سکرتر و سروک فراکسیون تولیبوی و کمبونه د داخویانیه که دا آماجه بوی کرن نبونا پارلمانه بسکریکن سیاسی و آبوریا هرمه کلک کرنه فخستنی پەرلەمانی کوردستان ئابڕچوونێکی گەورەی حکمڕانی هەرێمە کە هیچی کەمتر نییە لە ئابڕچوونە گەورەکانی تر کە لە بزافی ڕزگاری خوازی گەلی کووردا هەبووە هەموو یادەوەرە تاڵەکان لەبەرەوە ئەبێ هەموومان شان بینە بەر ئەم ئەرکە پەرلەمان هی هەموومانە مڵکی میلەتەکەمانە ئێمە نوێنەری خەڵکین د جوینی دا فراکسیون پارتی سوسیالیست آراسته سهم و کوتکان تولی نببون و هر همویان خدان 49 کرسی پارلمان کردستان نه سروک فراکسیون پارتی جی گوت گر او فراکسیون نه بزاوی بدن لدر وی باجار هفلیر جوین پارلمانی لدار بخن و دمی آلوزبون رفشی لأستوی واندایه بەلای ئێمە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر ڕوونە لە بەلاغی 23 حوزەیرانیش ڕامان گەیاندووە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەلای ئێمە بەتایبەت سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان نەماوە بۆیە کە سەرۆکی پەرلەمان نەماوە ئێمە لە هیچ هەوڵێک لە هیچ بنەوەیەک لە هیچ دانیشتنێک بە ناوی بە سیفەتی سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف کۆ نابینەوە ددم سالێکی دا جبو کاراکردنا پارلمان هر 5 آلین سرکه ین هرم به چه آوایەکی نەگەهشتن لە هەفکردنê دوی کمبونا سروکاتیا پارلمان و هندک جه سروک فراکسیونان دا داخواست هاته کرن هر بلز عالین سیاسی بزاوی بدن او روش آورته لحرم نمینه ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەێنین لە هەرجەیەک کۆبوونەوەی پەرلەمان دەکرێ ئامادەین بە سکرتێری پەرلەمانی کوردستانیشەوە لە تەلاری پەرلەمان یا لە دەرەوەی تەلاری پەرلەمان شکێمە لەگەڵەوەین کە پەرلەمان کارا بکرێتەوە و قۆناغە تێبپەڕێنین لە هەموو کاتێ زیاتر ئێستا پێویست بەوەی پەرلەمانە بێەوە دۆخی حکوومەتێکی ئیفلیجی وێران و ئەوە دۆخی بەشێکی هەرێمی کوردستانە کە فەرمانگەکان وەستاون خوێندن تیا دەستی پێ نەکردووە لە گۆڕ پێزانینن NRT دوی کمبونê da pêşniyar hatiye kirin lêjneyek ji serokê fraksyonan were pêk anîn da ku seredana fraksiyonên dî bike û ji destpêkê we seredana fraksiyona partî bike.